بیسەرانی ئازیز و خۆشەویست سڵاوتان لێ بە و ئەم کاتتان باش خۆشحاڵم کام ئێوارێژ بە ئێوەی ئازیز شادەبمەوە بۆ پێشکەشکردنی ئێوارەی سلێمانی وەک ئاگادارن لە ساڵیەتی 14 ساڵی کەناڵەکەمانە کۆمەڵە کار و چالاکیمان هەبووە ئەمڕۆژمان تایبەت کردووە بە ساڵیادی 14 ساڵی دامەزراندنی کەناڵی سلێمانی و میوانداری زۆر بەڕێز کاک بەرزان حامیدمان کردووە کە بەڕێزیان ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلێمانین لە هەمان کاتیژە نووسەر و شاعیرن بەڕێزیان لێرەیەن کە گفتوگۆکەین لەسەر ڕۆڵی تەلەڤیزیۆنی سلێمانی لە ڕووی فەرهەنگی و کولتوریەوە کاک بەرزان بەخێربێت. زۆر سپاس. سپاس بۆ تۆش خەروی سەرچاو بزانم پەیامت چییە سڵای خۆت بگەێنی. وەڵا لە 14مین ساڵیادی دامەزرانی تەلەڤیزیۆنی سلێمانی من چەپکەگوڵی پیرۆزبایی پێشکەش بە بەڕێوەبەر و تەواوی کارمەندانی ئەم کەناڵە خۆشەویستە ئەەکەم. دیارە ئەم کەناڵە لە ماوەی ڕابردوودا یەکێک بووە لەو کەناڵە سەرکەوتوانەی کە نەکەوتە ژێر هیچ تەوزم و لێشاوێکی چەواشەکارانە و پۆپۆلیستی کە بەداخەوە مودەتێکی زۆر لەم سنوورا بەڕێوە ئەچوو پیشەیانە و میهەنیانە بە ڕەچاوکردنی پاراستنی ئیتیکی کاری ڕۆژنامەی نووسی خۆیان ئەم کەناڵە لە هەوڵی پێشکەشکردنی بەرنامە هەموو جۆرەکانی خۆیان بووە چ ئەو بەرنامانەی کە بەرنامەی کۆمەڵایەتین و تایبەتن بە هۆشیارکردنەوەی کۆمەلگا وەچە ئەو بەرنامانەی کە تەندروستین و تایبەتن بە پێشکەشکردنی تەندروستی گشتی کە بەڕاستی ئێستا کە شەپۆلێکی فراوانی نەخۆشی کۆرۆنا لە ماوەی پارەوە ڕووی کردوێتە ئەم شارە ئەم تەلەڤیزیۆنە ئەم شاشەیە ڕۆڵی باشی بینیوە لەوەی کە لە ڕێگەی ئەو دکتۆر و میوانانەی کە بانگی کردو بۆ سەر شاشەکە توانیوێتی ئامۆژگاری و ڕێنوێنی پێشکەش بە هاوڵاتیانی سنوورەکە بکە. بوونی ئەم جۆرە کەناڵانە لە ڕاستیە لە شار و شارۆچکەکان پێداویستیەکی گرنگە بۆ زیندووکردنەوەی فەرهەنگ و کللتور و ئەو با بڵێین دابوونەریتە ڕەسەنە کوردیانی کە لە ناوچەکە بوون بەداخەوە بەهۆی هەندێک تەلەڤیزیۆن و میدیا و سۆسیال میدیاوە کەوتونەتە بەر تەوژمی نەمان و لە ناوچوون. تەلەڤیزیۆنی سلێمانی لە ڕابردوو توانیوێتی ڕازگۆیانە لەگەڵ ئەو بینەر و جمهورەی خۆی کە هەیەی پەرە بە بەرنمەکانی ودا وەگەشیان پێ بداوە فراوانیان بکە. من ئومێدەوارم کە پێئەنێتە 15مین ساڵیەتی خۆی بتوانرێت زیاتر پەرە بە تەواوی لایەنە هونەری و تەکنیکیەکانی و پەرە بە هەموو بارە و تواناکانی تری بە هەمە جۆرکردنی بەرنمەکانی بدا بۆ ئەوەی زۆرتر خەڵکی ناوچەکە بتوانن سوودمەند بندەم شاشە ڕەنگینە. زۆر باشە. کاک بەرزان بەڕێستان وەکو ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلێمانی کە ئەرکێکی حکومیتان هەیە تا چەند گرنگی کەناڵە لۆکاڵەکان لە چیا ئەبینن بۆ پەخشکردنی ئەو کار و چالاکیانەی لە ناو شاری سلێمانیا بە تایبەت ڕۆئەیە تا چەند توانراوەکە ئەو کار و چالاکیانی ئێوە بگوازرێنەوە. بەڵێ ئێمە لە ڕاستیا سوپاسی تەواوی کەناڵەکانی ڕاگەیاندن ئەەکەین کە لە هەموو دانیشتنەکانی ئەنجومەنی پارێزگای سلێمانی و لە هەموو کار و چالاکیەکانی ئەنجومەنی پارێزگای سلێمانی وجودیانە بۆ هەڵبەت تەلەڤیزیۆنی سلێمانی شێچێکە لەو کەناڵانە کە بە بەردەوامی توانیوێتی گرنگی بدات بۆ پرۆژانەی کە لە سنوورەکە دێتە جێبەجێکردن و بە دوواداچوونی بۆ بکە و لەسەر خەت بێ لەگەڵ ئەنجومەنی پارێزگا و لایەنە پەیوەندیدارەکان. وەک وتم هەر شارە و هەر شوێنە و سیما و خەسڵەت تایبەت بە خۆیەیە. ئەرچی تەلەڤیزیۆنە لۆکاڵیەکانە کە هەوڵ بن لە تۆقکردنەوەی لە زیندووکردنەوەی دابوو نەریت و کللتوری ئەو سنوورەی کە خاوەن ئەو تایبەتمەندی خۆیەتی. سلێمانی بە هەمان شێوە لە ئێستاە لە گەشەکردن و لە فراوانکردنایە وەکە بینین کە حکوومەتی هەرێمی کوردستان و کابینەینەوە بە تایبەتی هەوڵێکی زۆری داوە بۆی پارێزگای سلێمانیش شان بەشانی پارێزگاکانی تری هەرێمی کوردستان لە هەولێر لە دۆک لە پارێزگای خۆشەویستی هەڵەبجا ئەمانە گەشە بکەن و پێش بکەون و بە ڕەچاوکردنی گەشەکردن و پێشکەوتنی ئەمانەوە گوتمان پاراستنی سیما و کللتور و دابوو نەریوت و سیمای شارە. تەلەڤیزیۆنی سلێمانی من دڵنیام لەوەی کە کاری زۆر لەسەرەوە کردووە کە ئەو کەسایەتی و
ئەو هونەرمەند و ئەو با بڵین خاوەن پیشە و ئەو ئەوانەی کە لە بوارە جۆر بە جۆرەکانی ترا لەناو شاری سلێمانی هەن بەسەریانەکاتەوە و ئەیان دوێنێ و ئەیان ناسێنێ بە خەڵک چکە ئەوانە میراتێکی گەورەی نەتەوەی و نیشتیمانین و پێویستی بەوە هەیە کە خەڵک ئەوانە بناسێ و بزانێت لە توانا و بەرەمەندی ئەوان کە لە ڕابردوو لەم شارە کردویانە و نواندویانە ینی بێئاگانە بێ ینی پردێکی پەیوەندی بەهێز بێ لە نێوان جیلی ڕابردووەنەوەی لەگەڵنەوەی داهاتوو بۆی بتوانین بە هەمومانەوە ئاگامان لە کەلتور و دابوو نەریتی نەتەوەکەمان بێت. باش کاک بەرزان پێم خۆشە بەڕاشکاوانە ئەم پرسیارت لێ ئەەکەم ئەوە نەبێ بڵێ من میوانم لە پرۆگرامەکە و لە کەناڵی سلێمانی با بەدڵی ئەوان جواب بەمەوە پێم خۆشە شتێک بێ بەڕاشکاوانە وەڵام وەرگین کەناڵی سلێمانی وەک ئاگاداری بزین تا چەند توانیوێتی کە بە زمانی ئەم ناوچەیە گوتاری خۆی بگەیەنێک و لە ساڵێتی دامەزراندنەکەی بتوانێت چیتر بکات چیتر بکە باشە بۆ ئەم کەناڵە ئێوە چاوەکو بینەرێک وەکو کەسێکی حکومی چاوەڕی چی زیاترەکەن لە کەناڵی سلێمانی پێمان خۆشە ئێمەش زانیاریەکان لە ئێوە وەرگرت. ئێمە من وەگوتم تەلەڤیزیۆنی سلێمانی لە ڕابردوو زۆر باشکاری کردووە و هەر ئەوە شۆکاریەوە بووە کە من هەر کاتێک ئەو بەڕێزانە لەم کەناڵە بۆ هەر دانیشتن و دیدار و چاوپێکەوتنێک پیانۆتەبم دەستم بە ڕوویانەوە نەناوە چکە زانیومە زۆر ڕاشکاوانە و زۆر سەریحن لەگەڵ بینەرەکانی خۆیانەوە هیچ هەوڵێکی چاواشەکارانە خوانەخواستە لە ئارانیە کەناڵەکە شەفافانە و بە ئاراستەیەکی ڕوون و ڕەوان کە ڕازگۆیی و بوێری و کە بریتە لە چاواشە نەکردنی ڕای گشتی بەو نەرجە و بۆ نەمەتە ئیشەکە ئەوە گرنگە. ئەوەی کە بەلای منەوە مهمە و ئومێدەوارم کە ئەم کەناڵە بۆ داهاتووتر ئیشی لەسەر بکات ئەوەیە کە ئێمە سلێمانی هەندێک خەسڵەت و تایبەتمەندێتی خۆی هەیە کە ئەم خەسڵەت و تایبەتمەندێتی ڕەنگە جیاواز بێ لە شارێک بۆ شارێکی تر. ئەمەش لە خۆشەویستی ئەو سلێمانی و کەناڵەکە سلێمانی ناونراوە بە تاکیدەوە هەنگاوێکی زۆر گرنگە. سلێمانی خاوەنی کۆمەڵێک گەڕێکی کۆنا کە ئەو گەڕەکانە بەڕاستی لە مەترسی لە ناوچوون و تیاچوونی سیمای ڕاستەقینەی شارەکەیان پێویستی بەوەیە ینی ئەم تەلەڤیزیۆنە مادام ناویشی هەر ناوی کەناڵی سلێمانیە بتوانێت زۆر گرنگی بەوە بدات لایەنە پەیوەندیدارەکان بێنێتە سەرخەت هەرچەنە ئێمە بڕیارە سبەینێ لە کۆبوونەوەی ژمارە 66 ئەنجومەنی پارێزگا دەنگ لەسەر پرۆژە یاسایەک یان پرۆژە پەیڕەوێک بدەین کە شارەوانی دەست بکات بە پاراستنی ئەو خەسڵەت و تایبەتمەندیانی کە لەم گەڕەکانە هەن و ڕێگە نەدرێت کە ئەو شوێنانە بەکاربێنرێ بۆ بینای بازرگانی. ئەوە کاک بەرزان لە بەشی دووەمی وەڵام پرسیارەکانە پرسیارێکم بۆ دانابووی لەسەر ئەوە تۆ پێشکەوتی ئێجا حەزەکەم دوای ئەوە وەکو شاعیرێک ئەو پرسیارەت لەکەم ئێستا نەبووە لە ئەرکێکی حکومیان من پرسیار لە تۆ ئەەکەم دوای ئەوە وەکو شاعیرێک حەزەکەم وەڵامەکە وەربگرم باشە ئەگەر ئاسایی بێ بەلای تۆ ببوورە تۆ شەبڕی باشە. زۆر جار کاک بەرزان بینیومە و هەموو بینەرانیش لەوانەیە ئاگادار بن کە تۆ لە زۆربەی بەرنامەکانە بەشداریت کردو بە تایبەت ئەو بەرنامانی کە سیاسین بەپێی ئیشەکەیت خۆت بەشداری کردو تا چەند مرتاح بووی لەگەڵ پێشکەشکارەکانات لەگەڵ ستافی بەڕێوەبردنە بزان پێم خۆش بزانم لە چەند بەرنامی ئەم کەناڵەیە بەشداریت کردووە ئەو تەوەرانە چی بوون زیاتر قسە لەسەر کردووە و پێت خۆشە چ بەرنمەیەکی تر بۆ نمونە زیاتر بکرێت لە بەرنمەکەیا بێچکە لەو شوێنەوارەکانی زیاتر قسەی لەسەر بکرێت قسە هەڵ بکرێت ئەو بابەتانە چین؟ بەڵێ من لە زۆر لە بەرنمەکانی کەناڵی سلێمانی بەشداری کردووە وەک ئەندامی ئەنجومەن و وەک ئەندامی لیژنەی پلان و پرۆژەکان چکە پلان و پرۆژەکان لیژنەیەکی گرنگە لە ناو ئەنجومەنی پارێزگای سلێمانی و هەندێک پرۆژەی گرنگ و استراتیژی کە بە تایبەتی ئێستاکە لە کاتی قسەکردنی ئێمە لە بواری جێبەجێکردنایە پرۆژەی شەقامی 100 مەتری کە شاڕەی بابانی ناوە لەو بابەتە هاتوین لەگەڵ هاوکارانی ئێوە لێرە ئێمە لەسەر ئەو بابەتانە قسەمان کردووە. ئەوەی کە زۆر گرنگە وە گوتم
ئەوان ڕاشکاوانە پرسیاری خۆیانیان کردووە و هیچ مەبەستێک لە کردنی ئەو پرسیارانە نەبووە بە ئاراستەی بریندارکردنی لایەنێکی تر یاخۆت ئیستیفزازکردنی جیهەتێکی تر. پرسیارەکان هەموو پرسیاری واقعی بوون و تەلەڤیزیۆنەکەش لە ڕاستیە تەلەڤیزیۆنێک بۆ وەکوتم هەندێکی باش بۆ ئەوەی کە ڕووی ڕاستی ڕووداوەکان وەک خۆی پیشانی بینەرەکانی بدات بەبێ ئەوەی کە پێویستی بەوە بێت مزایەدە بکات بەسەر خەڵکێکی ترەوە. ڕوون و ڕاشکاو و یارمەتیدەرێکی باشیش بووە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی خۆجێی سلێمانی، چکە حکوومەتی خۆجێی سلێمانی کورتکراوی حکوومەتی هەرێمی کوردستانە لە ناوچەکە کە توانیوێتی لە تەواوی ئەو چالاکیانەی کە حکوومەت لە سنوورەکە بەجێ ئەگەیەنێ وەکوتم لە پێدانی هۆشیاریە کۆمەڵایەتیە تەندروستیە یاساییە هەموو ئەو جۆرە وشیارانەی کە کۆمەلگە پێویستێتی. ئێمە لە ڕاستیە تەواوی تەلەڤیزیۆنەکان بەداخەوە ئێستا لە دۆخێکان کە هێندەی سەرقاڵی فیلم و مسلسلاتی بیانی و نمایشکردن و پیشاندانی داب و نەریت و کللتوری گەلانی تری دەرو دراوسێمانن هێندە سەرقاڵی ئەوە نین کە بتوانن ئێمە خاوەنی ئەم هەموو شوێنەوارە مێژوویە گرنگە ئەم هەموو داستانە گرنگە لە شۆڕشەکانی کورد لە ڕابردوو ئەو سەرکردە کاریزبیانەی کە لە کاتی خۆی هەموو تەمەن و ژیانی خۆیان و باو باپیرانیان لە پێناوی ئەم وڵاتە ئەم ئازادی کە ئێستا بەدەساتوە بەداخەوە گەنج و نەوەی تازە ئێستا لە غیابی بوونی ئەم جۆرە تەلەڤیزیۆنانە هەموو سەرقاڵی سۆشیال میدیایە. خۆگەر بێت و شاشەیەکە بێ ئەوانە کۆبکاتەوە بە جۆرێک لە جۆرەکان چ بە ڕێگەی فیلمی دوکیۆمنتاری و چ بە ڕێگەی گەڕانەوەیەکی هوەریانە و چ بە ئەو ڕێگانەی کە پێویستە و لە بەردەستن و ڕەنگە ئیشی ئەوانە بێ کە زۆرتر لە بواری تەلەڤیزیۆن و ئەکادمیان لە بواری ڕاگەیاندن خوێندوانە و بتوانن بە شێوازێک ئەم پەیامانە بگەێنن چکە بەڕاستی ئێمە هەتا دوور بکەوینەوە لەم ڕووداوانە نەوەکانی ئێمە پێگەن و دواترنەوەیەکی بێ ئاگا دەرەچێ لە مێژووی خۆی لە ڕابردووی خۆی لە خەبات و تێکۆشان و قوربانیدانی خۆی لە هەمان کاتا لە بەرامبەر ئەمە لێشاوێک تەلەڤیزیۆن و ڕاگەیاندنی چاواشان لە ساحەکە پەیج و سۆشیال میدیای بێدایک و باوک و بێناونیشانن کە ئەمە ئەبێ بە مەصدەری وەرگرتنی زانیاریەکان لای ئەوان لە کاتێکە ئەم زانیاریانەی کە بەوان ئەدرێ لە ڕاستیا زانیاریەکی تەواو تەندروست نییە وە ئەو تێر ناکا بۆی وەڵامی پرسیارەکانی باتەوە بۆیە کاری شاشەکانە ڕاستیە تەمە ناکەم لە تەلەڤیزیۆنی سلێمانیەوە ئەوە بکرێت کە ئێمە خاوەنی ئەو هەموو داستان و ئەو مێژوە پرسەروەری و ئەو هەموو خەبات و قورگانی ڕەنگە یەکێک لە تەبەتەنیا بەس یەک نمونەوە بگرین داستانی چووک و داستانی خواکورد کە چەند ڕۆژێکی تر ئێمە چینە ساڵیادی ئەو داستانە قارەمانانەوە کە سەرۆک بارزانی خۆی بەشداری لەو داستانە کرد ئێمە هەموو یادوبۆنەکان ئیشی لەسەر توانی حکوومەتی عێراقی لەو شەڕی خواکورێک ببەزێ و جێشەکەی بشتی و بچێتە دواوە. ئێمە ئەمە جگەلەوەی کە ساڵانە بەداخەوە ینی چەند دقیقەیەکی کەم لە ساڵیادی ئەوە دائەنرێ بۆ ئەوە هیچ درامایەک فیلمێکی ئەوتۆ کە ڕەنگە هەندێک نەتەوە کە بوون بە نەتەوە ئەفسانەیان هێنابێ کرد بێتیان بە فیلم و ئەساس و بنەمای دروستبوونی نەتەوەکەیان کە ئەفسانە بۆ خۆمان نەزانین بریتێ لە خەیاڵ بریتی نییە لە حەقیقەت و لەواقع لە کاتێکا ئێمە شتی واقعیمانەیە لە کاتێکا ئێمە دنیایەک چیرۆک و کارەساتمان هەیە لە ئەنفالەکان ئەنفالی بارزانیەکان لە مەرگەساتی هەڵەبجە لەو زۆڵم و زۆرەی کە بەداقەوە لە شاری سلێمانی لە سەردەمانی ڕژێمی بەحسا کراوە کە گەنجەکان نیانتوانیوە تەنانەت ستایل و مۆدیلی جوبەرگی ڕۆژانەیان بەو شێوازە بگۆڕن کە خۆیان ئەیانەوێ لێرە لەلایەن دەسەڵاتی حکوومەتەوە تعزیب دراون و گیراون و ڕەمی کراون و ئەمنە سوورەکە و دەیەها شوێنی ترمانەیە ئێمە کە شایدی ئەو شتانە ئەدا ئێمە بتوانین ئەمانە زیینوو بکەینەوە چکە بەڕاستی ئەوانە خۆراکی نەتەوەی ئێمن ئەوانن کە گەنجی ئەمە تیارەکە بەوەی کە خاوەنی بیر و باوەڕێکی وابێ کە بتوانێت سبینە بەرامبەر بە هەر داگیرکەرێکی تری کوردستان پامەکانی خۆی بگەێنێ نەک ئێمە بەداخەوە لە هەندێک کاتە ئەکەوینە بەرتەوژمێک کە سۆشیال میدیا وای کردووە ئێمە ئامادە بین لە پێناوی موچەیەک لە بەغداوە یاخود شتێکی تر لێەوە هەموو ئەو پیرۆزانی کە هەمانە هەموو ئەو قوربانیانەی کە داومانە
زەربی سفر بکەیت. دەستخۆش کاک بەرزان زۆر ڕاست بوو قسانت کە کرد دەستخۆشی لە یەکەم پێم خۆشە جا لە کارە ئیداریەکەت بڕۆینە لایەنێکی ترەوە کە تۆ لە بواری شەعر و ئەدەبا دەستێکی باشت هەیە لە نووسینە لێکەم پرسیار لەسەر شعر لەوە لێت ئەەکەم کە پرسیار نیەوە ئەڵێت شتێکی خوێنەرێکە کەسێک پێیوتم کە ئەڵێ دایمە گلەی ئەوە ئەکەن خوێنەرەکان گلەی ئەوە ئەکەن لە کاک بەرزان کە بەرهەمەکانی چاپ ناکە ئەم هەموو بەرهەمە جوانەی هەیە درەنگ بڵاوی ئەکاتەوە لەگەڵ ئەوەشە چاپی ناکە ئەڵەن بۆچی ئەمە بۆ چێگەڕێنێتەوە خۆی شعر ڕاستیەکەی زادەیە ئەندێشەی مرۆڤە شعر ئەدەبیات دنیایەکی تەواو جیاوازە لەو دنیایی کە لە دنیای سیاست و سیاسیەکان هەندێک جارێک هێنە ئاراوە تۆ ئەگەر تەماشا بکەی کە جەنگی جیهانیەکان ڕوئەدەن دواتر ئەوەی کە ئەبێتە فریاد ڕەسی ئەو خەڵکە خوێندنەوە و کتێب و شعر و ڕۆمان و ئەو داستانانەیە کە لە نەتیجەی ئەو جەنگانەوە ڕۆدەن بەداخەوە ئێمە لە کوردستان لەژێر کۆمەڵێک کاریگەری گەورەی هەم سیاسی و هەم جەنگ و کوشتار و ئەو عسکەرتاریەتەی کە ڕووی لە کوردستان کرد لە ڕابردوو وای کرد کە خەڵکێکی زۆر لە ڕاستیا پەنا بۆ نووسینی شعر بەرێوە بە شعر بتوانێت تعبیری لەوە بکاکە لە ناخایەتی یاخود بەسەری هاتووانە ئێمەش بە دەر نەبووین لەو تەوژمەی کە ساڵانێک لە نەوەدەکانە خەڵکێکی زۆری گرتەوە کە هەر کەسە بە جۆرێک لە جۆرەکان و بەستایلێک دەستی بە نووسینی شعر کرد چەند قۆناغێکمان بڕی ئێمە بەڵام دوا قۆناغ ئیترما گیرساوینەتەوە لە بابەتی نووسینی شعری لیرکیە بەو جۆرە تقریبان ئەو پرسیارەی کە جەنابەت دەیکەی ڕاستیەکەی کە هۆکاری چاپنەکردنی شعرەکانی من چین من ئەو پرسیارم زۆر لێکرێ بەڵام ڕاستی وەک شتێکی تایبەت بە خۆمە من هەر من لە ڕابردوو هەندێکم لە گۆڤار و ڕۆژنامە و لە فیستیڤاڵەکانە ئەخوێندەوە بەڵام ئیسا ئەوەشم نەماوە حەزیشم هەر تینێکی تایبەت بە خۆمە پێم خۆش نییە کە شتم بڵاو بکرێتەوە بەڵام لە شوێنێکی ئاوا کە دابنیشم و یاخود لە جێگەیەکا کە داخوازیەوە لەسەر بێشتێک بخوێنمەوە دڵم نەشکاندون خوێندومەتەوە پێش بەرنامەش وانە هاتە بووی کە شعرمان بۆ حەزەکەین زۆر سپاس دەکەین با گوێمان لە پارچەیە شعر بەسەرچاو بۆ تەمبور ژەنە پیرەکە پۆترێتی پیریم زەمن نەخشاندی بە فڵچەی شومی ڕۆژگارەکانی لە چاوەڕوانی بەهاری عومرە چاوەکانیشم تەقینوەکانی وا هەوری تەمەن پەڵەی پیریدا و من شێفی عەشقم هێشتا نەبڕاوە وا هەوری تەمەن پەڵەی پیریدا و من شێفی عەشقم هێشتا نەبڕیوە لە مەرعەی ڕقی پایزەکانمە گیانم گاسنی تیژی زۆر دیوە زۆر لە مەلولی ئێوارەکانە سرم ئەبوویە ئینجانێ ڕازی دەستی وەک شەونم ئەخستە دەستم پەنجەم ئەکردا قۆبچەی کراسی زۆر ئێوارانم بۆ ئەکردە ژوان تا گوڵی چێژی دەم بکاتەوە ئێستەش ڕێحانەی هەموو حەوشەیەک هەناسەی ئەوم بیرەخاتەوە بەنیازی نیگای سرم تەڵقیندا و باوەشم پڕبوو لە مینای سپی لە دوا مەرتەبەی ئاوێتەبوونیە بووم بە هارمۆنیای عەشقی ئەبەدی تەمبور مەژەند و ڕۆحی مەلاوان تەمبور مەژەند و ڕۆحی مەلاوان موچرک وەک باران شەڵاڵی کردم لە سەحرای گیانمە مێرجی ناوی بوو وەک پەڵە هەورێ باڵی پێگرتم چەند لە ئاوە چێدەمە و بەیانی شەونمێ ڕێگەم لێگرێ ئینجانەی تاسەم ئەخاتە بەرخۆر تا گوڵی سپی
دیدەنی بگرێ ئەم کا بە گەڵاو لە نسەی زەردی پاییزەکانیە زەرد زەرد لە سیمای تەڕیە ڕوانم دەمە و ئێوارە حوزنی هەڵەکا و ورد و خاشە بن ڕوانینەکانم تەمبور مەژەن و هەورەی گرمان بروسکە ڕۆحمی هەڵکێشا لە نور لە قاپی وەحدەت ئەلاڵامەوە لە دیدەنیە خوابم کابەتور ڕەشدا گەڕێم حاڵێ دام ئەگرێ پرچم وەک دەروێش بەرەدەمەوە لە جەمی نورە غەرقی یادیە بم لە دۆنی شێتا دەرەکەومەوە تەمبورە ژەنم پاییز کۆچەکە گەڵا سەرەڕێی زکری تەنیوم با سرم ئەبا و ماڵ یارونەکەم لە نیوەی ڕێدا بێیار چەقیوم وەکو داوەڵێک دێمە سەر ڕێگات مێخەک ڕێژی کە دڵی سێواسام وەک شێخی سەنعان نیازی وەرەگرم هەتا قیامەت چاوەڕێئیسام. دەستت خۆش. زام کاک بەرزان شعر لای تۆ وێنایە یاخود بیرەوەریە پێی ئەم شعرە بێ هەستەکەم بیرەوەرێکی ناخۆشە شعر لای تۆ چییە؟ شعر میکسێکە تێکەڵەیەکە هەم بیرەوەریە هەم وێنایە هەم ئەندێشە و چوزانم زادەی خەمی ڕۆژە هەم یعنی هەمووی پێکەوە ئینجا ئەتوانن وێنەیەک دەقێک بەرهەم بێنن کە پێ بوترێت دەقێکی ئەدەبی کە ئەو پێ وترێت دەقی ئەدەبی ئیتر تۆ خاوەنی نیت ئەوە من ئەی خوێنمەوە و ڕەنگە لای من شعر بێ لای کەسێکی تر شعر نەبێ ئیحساس و تام و چێش تا چەنەگا بۆ کەسەی کە گوێی لەم شعراوی یان کە ئەی خوێنێتەوە ئەوە بڕیاردەری ئەوەیە خۆی تیابینێتەوە یا خۆت بە جۆرێک لە جۆرەکان هەندێک کەس کە شعرەکە دێتە بەردەسی هەستەکە خۆی نووسیوێتی یان ئەڵی بۆ ئەو نووسراوە یعنی ئەمە ئەو یەکان گیری و یان با بڵێن ئەو پردی پەیوەندیەیە کە لە بینی شاعیر و لە بینی ئەو خوێنەرا دروسە بێت کاتێک کە شعرەکە خوێنێتەوە. باش هەمیشە هەستەکەم خەریکی سیاسەتی زیاتر وەک لە شعرەکانت هەز ناکەیت دووکاری زۆر جیاوازەکەی شعر بەو ناسکی و بۆ جوانیەوە سیاسەتیش هەمومان ئەزانین کە دنیایەکی زۆر قورسە و ئەوەی تێی بکەوێ ناتوانێت بێت پرسیارەکە کرا ڕاستە ئەو پرسیارەش زۆرەکرێ بەڵام هەندێکیش هەر یەکەم جار کاتێک کە شتێکدانی لە فەیسبوک کاکە شەڵا هەر شعرێ بنووسایە بەڵام بۆ خۆ دەزانی بارودۆخی کوردستان بە جۆرێک بوو کە هەمومان لەژێر کاریگەری و تەسیراتی هێز و لایەنە سیاسیەکە بووین من پێم وابوو ئەوە پێم وایە ئێستایش کە سربەخۆیی و دروستبوونی کیانێکی نەتەوەیی لەم پارچەی کوردستانە لە سەردەستی هێزێکی سیاسی وەک پارتی دیموکراتی کوردستان ئەتوانێت بنیاد بنرێت و بێتە ئاراوە بۆیە ینی بەشێکی زۆری تەمەنی خۆمم بۆ لە ڕێکراوەکانی قوتابیان و لاوان و دواتر لە کاری جەماوەری و حیزبیا لەگەڵ سیاسەتا سەرف کرد تا دواترەوە بوو بووینە ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلێمانی بەڵام ئەمە نەبووەتە ئەوەی کە من دابەبڕێ لە شعر وەک دابڕان ئەکرێت ینی تۆ چکە لە کاتێکا خەریکی دووشت بی حتممە نەبێ غەدر لە یەکیان بۆ یەکێکی تریان بکەی من نەمتوانی خۆم تەواو تەفەڕوخکەم بۆ ئەوەی کە بە تەنیا خەریکی نووسین و شعر بم چکە کاتەکە و دەرفەتەکە ڕەنگە مەجای ئەوە نەداتە هەلو مەرجەکە مەجای ئەوەی نەدابم. زۆر باشە بزانم چ شعرێک لای خۆت هی خۆتە وەک شاکارەی بینیت ئەڵێ ئەم شعری خۆم من وەکو شاکارێکی بینم بۆ خۆم وەڵی هەمویان هەر وەکو شاکار سەیرەکەم هەمیشە هونەرمەندەکان و شاعیرەکان ئەڵێن ئەو شعرانە مانگۆرانیەکانمان وەکو مناڵەکانی خۆمان وایە ناتوانین فەرقیان بکەین بەس هەر دایمەیەکێکیان عەقڵترە بێ مناڵەکان یان شعرەکەیەکیان خۆشترە بێ. من قەسیدەیەک بوو بۆ هەڵەبجەم نووسی لە ئەوە لە بەرنامەیەکی تەلەڤیزیۆنیش خوێنمەوە ئەوە تایبەتە لام ینی خۆم جارجار گوێی لێگرم کە بە دەنگی خۆم خوێندومەتەوە هەستەکەم معناتت هەیە لەگەڵ بەڵێ هەستەکەم زۆرترین
خۆم لەناو ئەو شعرا بینمەوە لەبەرت نییە لە بەردەستانیە بتوانی پارچێکمان پێشکەش بکەیت زیاتر باشە شعرەکانت وتە زیاتر لەسەر بابەتی لەسەر فۆرمی لێرکە ئەنووسم ئەی بابەتەکان زیاتر زۆرتر ئەوینداریە زۆرتر ئەوینداریە عاشق بووی کاک بەرزان عاشق نەبێ ناتوانێت شعر ئەنی عاشق بوونەکە سەرچاوی ئیلهامی شعرەکان تامە بەستن نا هەر پێش عاشق بوونی شەر ئینسان کە ینی تەماسی لەگەڵ کتێبا بەست خۆی بۆ خۆی یەکەم نقطەی عشقی دەست پێەکە ئیتر خۆی بۆ خۆی ئەبێ بە عاشق ئیتر ینی کابێ بە عاشق ئەبێ بە عاشقی دنیایەکی تر لەو چوارچێوە من ینی ڕەنگە ڕێگاکانی ترم تاقی نەکرد بێتەوە بە نسبەتی ڕۆمان و نۆڤڵێت و چیرۆک و لە بەرنامەتانە ئەوانە وەکو هوەر ڕۆشتومە لەگەڵ شانۆ ئیشم کردووە هەم وەک ئەکتەر هەم وەک دەریانەر وە لە سینەما ئیشم کردووە وەک فیلم لە فیلمی دوکیۆمەنتاری کارم کردووە ئەوانم کردووە لە ڕابردوو بەڵام لە پاڵ ئەوەشە لە شعر هەردانە بڕاوم ینی بەردەوام لەو کاتانی کە تەنیا بوومیان هەستم کردووە شتێک ڕامەکێشە بەلای خۆیان و شعرێکە و دانیشتوم و تەواوم کردووە ینی دوایەوە هەستم کردو ینی مرتاحبوونێکی ڕۆحی زۆر ئەوم بواتوە بەڵێ لە ساڵی 92ەوە لەگەڵ تیپی شانۆی شارە زور لە ئۆردوگای باریکە کە ئەو کات تیپێکمان هەبوو لەوێ ئێمە لەگەڵ کۆمەڵێک هونەرمەندی باش کە ئیستەش هەندێکیان هەر لە ناو تیپەکانی ناو سلێمانی خەریک درێژە بە کارەکانی خۆیانەدەن ئێمە خەریکی کۆمەڵێک بەرهەمی باشمان لەوێ نمایش کرد دواتر چالەکیەکانمان گواستەوە بۆ شاری هەڵەبجە لە هەڵەبجە لە هەندێک فستیڤالاتە بە تایبەتی فستیڤالەکان کە بۆ ساڵیادی مەرجی هەڵەبجە ئەکرا لە شانزەی سێ ئێمە وەک مخریج لە سێ چوار فستیڤالیانە شانۆمان هەبووە و نمایشمان کردووە و دواتر دیسان شانۆییمان بردووە بۆ شارەکانی دهۆک لە هەولێر لە دەربەنی خان لەو شوێنانە نمایشی شانۆییمان کردووە چوەک ئەکتەر چوەک دەرێنەر لەوەشان ڕۆڵمان بۆ توانیومانە لە شانۆی قەزاکان کە ساڵانە لە شاری سلێمانی بۆ قەزاکانی پێنجوێن و دەربەنی خان و چەمچەماڵ و هەڵەبجە و سێ سادقوانە بەڕێوە چوو ئێمە توانیومانە لەو شوێنەشە هەم وەک مخریج هەم وەک سینۆگرافیا و وەک ئەکتەر خەڵاتی باشترین بەرین لە ناو بۆ قسەناکەیانە هەڵەبجەکان و نەرمەندن ئیشمان کردووە بەڵام وەکو عەرزم کردی تر ئەو دوو دنیای هونەر و ئەدەبە جیاواز لە دنیای وەزیفە و کاری نوێنەرایەتیکردنی خەڵک چکە بەڕاستی ئەمە لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی هەرێکێکمان نوێنەری 29,000 دەنگدەرین کە خەڵک متمانەی بە تۆ داوە ناکرێت ئەرکێکی قورسە نابێت کەم تەرخەمی بکەیت لەو ئەرکەی کە خراوەتە سەرشانت ینی پێویست بەوە کاکە ئیشەکان بەو شێوەیە بڕوان لە ئەستی ئەو متمانابی کە خەڵک بە تۆیان داوە زۆر باشە دەستان خۆش بە هیوای بەردەوامی بۆ ئەخوازم کاک بەرزان پێش ئەوەی کە بینە لایەنی شعرەوە شتێکت باس کرد کە باسی شوێنەوارەکانە کرد کە بەداخەوە ئێستا لە شاری سلێمانیا ئەو شوێنەوارە جوانانە وردە وردە ئەبن بە بینای بازرگانی سێرەکەی سیمای شار ئەو جوانیەی کەم ئەبێتەوە پێوەی دیار نامێنە کەسێک لە دەرەوە بێت نازانی بیبێ بۆ چ شوێنێکی کۆن کەما بێت بەداخەوە باسی ئەوەت کرد بزانم وەکو شاعیرێک چه هەستێکت هەیە نەک وەکو کەسێکی بەرپرسێکی حکمی وەکو شاعیرێک ئەنی چ هەستێکی هەستەکەم هەستێکی ناخۆشە بەڵام تۆکو و شاعیرێک چیت هەیە خۆی ئەوانەی کە زۆرتر بەریەککەوتنیان لەگەڵ ئەو گەڕەکانە هەیە کە لەو گەڕەکانە ژیاون یاخود مناڵی و مێرد مناڵی و هەرزەکاری و ئەوانیان لەناو ئەو گەڕەکانە بەسەر بردوێت بەداخەوە ئێستاکە ینی ئەمە زۆرتر ڕەنگە لای ئەوانە کاریگەریەکەی قوڵتر بێ و بیرەوەریەکانیان هەست بکەن ینی کابرا لێرە بووە چێتە ئەوروپا و دێتەوە حەسکە ڕەنگە بگەڕێتەوە بۆ دۆخی ئەو کاتەی مناڵی چێتەوە شوێنە بە سیرەکە یەک پارچە بۆ تەکاشی و کۆنکرێت و باڵەخانەی تیجاری بەبێ ئەوەی کە ڕەچاوی ئەوە کرابێت کە لە ساڵی 1972 نەتەوەیە گرتوەکان و بە بڕیاری UN کە
بووە ڕێکەوتێکی نێودەوڵەتیش کە پێویستە پاراستنی شوێنەوالی کللتوری و کەرەپوری پارێزراو بن. ئێمە لەم شارات دەیان شوێنمانەیە بەڕاستی کە ئێستا هەر ئاسەواریان نییە، هەر نەماون، هەر نازانین چیان بەسەر هاتووە. فترەی پێشووتر ینی قسە لەسەرەوە کرا کەماڵی هونەرمەند کەریم کاوانی ڕەحمەتی کە خانووەکەی هەم خانوویەکی فۆلکلۆری و کۆنا و هەم کەسایەتەکەشی کە لە ناویا ژیاوە کەسایەتیەکی بەناوبانگ بوو لەگەڵ مێژووی ئەم شارە و لەگەڵ هوەری ئەم شارە ینی ئەبێ پارێزراو بێ. فەرموو پێم بڵێ ماڵی پیرەمێرد، شوێنی چاپخانەکەی پیرەمێرد، ماڵی محەممەد ئەمین زەکی، ماڵی جەمال عیرفان، ئەمانە چیان لێ هات؟ ئەم شارە بۆ وای لێت. ینی پێویست بەوە کات کە بۆیە باس لەواکەم ئەبێ ئەمانە پارێزراو بن و لایانی بەرپرس هەرچەنە لە ساڵی 2009 حکوومەتی هەرێمی کوردستان بڕیارێکی داوە کە بە پاراستنی گەڕەکە کۆنەکانی هەموو شارەکانی کوردستان لە زمیا شاری سلێمانی بەداخەوە دەسەڵاتدارانی ئێرە پەیڕەویان لەو بڕیارە نەکرد و هاتن بە ئاگاداری شارەوانی سلێمانیش ئەو شوێنانی کە مەفروز بوو بمێنێتەوە و بکڕێت وەکو شوێنەوار دابنرێت. ینی دەوڵەتانی دراوسێمان سیر کە لە ئێران لە شوێنانی تر ئەمانە ئەپارێزرێن، یعنی ئەکرێن بە شوێنێکی نمونەیی بۆ ئەوەی خەڵکێک کە دێ ئێستا هەر بۆ نمونە ئەگەر بێت و لە شاری سلێمانی درامایەک بمانەوێت درامایەک بکەن کە مێژۆکەی بگەڕێتەوە بە ساڵی شوێنیان یعنی بێ بچیان بچن بۆ کۆیە یان بچن بۆ کفری یان چن کە بەڕاستی ئەوانیش لێژێر هەڕەشەی لە ناوچوون و نەمان و ترسانان. بۆیە حەق هەم سندیکای هونەرمەندانی کوردستان چونکە ئەو شوێنە کۆنانە بەشێکی گرنگی سەرچاوەی ڕەسەنی هوەری تەلارسازیشە کە لەوێ هەندێکی دەستێکی باڵا بووە لە ڕازانەوە و دروستکردن و نەخشاندنی تاق و هەیوان و سەربان و چوزانم بانیژە و شوێنەکانی. ئەنی پێویستە کات کە ئەمانە سندیکای هونەرمەندانیش لەسەری بێتە دەنگ و باتایەتە دەنگ چکە بە پێ ئەوەی کە باسەکرێت ئێستا لە سلێمانی لە 100 ماوە. ینی ئیشەکەی ئەنجومەنیش کە سبینێ قسەی لەسەرەکرێ ڕۆژی سێشەمە بۆ ئەوەیە کە ئەو لە ساعت دەیەش بەڕاستی نەفەوتێوتیان نەچێ و لە ناو نەچێ بە هەمومانەوە بتوانین پارێزگاری لەوە بکەین کە ماوە زۆر باشە. هیوادارم بکەنە ئەنجامێکی باش و ئەوە خەونی هەموو کەسێکە و بەتایبەت خەڵکی شاری سلێمانی کە ئەو مێژوە جوانە لە ناو نەچێ ئیشەڵڵا. کاک بەرزانگیان من تۆم ئازێتدا تەبەن ئەمڕۆ زۆر سوپاس دەکەم ئەوی کە میوانداریەکە ئێمەت قبول کرد بە زانیاریە باشەکانت وە لە ڕووی شعریشەوە و هەنیشتی تایبەتی خۆشت کەشف کرد کە پێم پێشتر نەمانزانی زۆر سپاس دەکەین. من شتێکی ئەو تۆم نەماوە حەزەکەم کە کۆتاییم بە بەرنامەکە هێنا بە پارچە شعرێکی ئەگەر بتوانی کورد بێ کۆتایی بە بەرنامەکە بێنیت حەزەکەی پەیامی کۆتاییت بڵێ پێشەوەی کۆتایی بە بەرنامەکە بێنێت. پەیامی من ئەوەیە ئومێد دەکەم تەلەڤیزیۆنی سلێمانی چۆن لە ئاستیناوەکەی بووە بالفعل تەلەڤیزیۆنی سلێمانی و خەڵکی سلێمانی و خەمخۆرانی سلێمانی بۆ هەروە بمێنێتەوە بۆ ئومێد دەکەم کە لە سەروی خۆیانەوە ئەم تەلەڤیزیۆنە دام و هاوکاریکی باش بکرێ بۆ ئەوەی لە ئاستی داخوازی خەڵکی شاری سلێمانیا بێ و گرنگیەکی تەواو بدرێت بەو لایەنانەی کە باسم کرد لە زیندووکردنەوەی مێژووی ئەم ناوچەیە لە زیندووکردنەوەی ئەو شتە جوانانەی کە لە ڕابردوو لە هونەرە دەستیەکان لە هونەرە میلیەکان لە هونەرانەی کە خەسڵەت و سیمای تایبەتی ئەم شارن ئەگەر فریانەکەوین و ئەم تەلەڤیزیۆن و ئەم شتانە بەڕاستی نێنە سەرخەت ڕەنگە چەند ساڵێکی تر لە ناو بچێت و نەمێنێ. بۆیە ئومێدەوارم بە گوڕوتونێکی تر لە 15مین ساڵیادا ئێمە بتوانین یادەکەی بکەینەوە. زۆر سپاس بۆ بەڕێز کاک بەرزان حامید کە بەڕێزیان ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلێمانی بوون ئەمڕۆ لەلای ئێمە میوان بوون بە کۆپلێک لە شعری کاک بەرزان کۆتایی بە پرۆگرامی ئێواری سلێمانی هێنم تا بەرنامەیەکی تر هەرشاد بن. فەیسبوک پەنجەرە بێ ڕۆحەکە لایکی چی لەسەر دڵمەکەی کۆمنتێکم بۆ نانووسی خەمەکانتم هەموو شێر کرد بەواڵی سنگمە هەڵواسی ئۆفلاینیش بی ئەدبینم فەیسبوک خەبەرت لێ ئەدات هۆگری توای لێ کردووە دایم ڕکلامت بۆ ئەکات پاسوەردەکەت ئەشکێنێ و قوفڵی دڵت ئەکاتەوە هەرچی ڕکوێستت بۆ هاتبێ
هەمویان ڕەت ئەکاتەوە. وەک ڕەقیبێکی فزوڵی فرێندەکانت سەیرەکە، دڵی لە هەر کامیان پیس بێ ئەکاونتەکەی هاکەکە. وێنەی تازت بۆ پۆست ئەکاو بێ ئەوەی بە خۆت بزانی، تا جێکات بۆ هەموو کەس دەنگی بۆ بەن بۆ شای جوانی. شعری جوانت بۆ ئەد ئەکاو ناوت ئەنووسێ لە ژێریا، هێندە نابە وەکو باران کۆمێنتە بارێ بەسەریا. کە لە خەتنیت دڵی فەیسبووک لە ئینعاشی مەرێکدایە، بێ ڕۆحێک وای لێ هاتبێ ئەبێ من چۆن بم خۆدایە.